بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش. بانگەشەی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە. بۆ ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان با ئامادەبوونی بێژگەلەکانی ژمارەیەکی بەرچاو لە هاونیشتیمانیانی زێدە ئەزیز لە دەڤەری سۆران یان سنتەری قەزای سۆران، شاری سۆران، ئیدارەی سەربەخۆی سۆران، ئەو هەموو ناوەکان دەگونجێ بووی. هەروەها سێ کاندیدی بەربژێر لە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە سێ دەڤەری جودای بازنەی هەولێر لە خۆشناوەتی، لە باڵەکایەتی، لە بارزان. گەلک بە خێربێن سەرسەر و سەرچاوان با کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بناسێنین. میوانانمان پێگاتون لە پارێزەر خەلیل خۆشناو کاندیدی ژمارە 10، هەروە دکتۆر دلاوەر جەوهەر کاندیدی ژمارە 12 و دکتۆر مەهدی ئەمین هەرچی کاندیدی ژمارە 28. گەلک بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. ئێوەی خۆشەویست دووبارە بەخێر بێن، سپاسگوزارین، شەرەفمەندین کە ئێوەش تەشریفتان هێناوە. کاخەری بەخێربێ. زۆر سپاس. با لە ڕووی یاساییەوە دیارە پارتی ئەمجارە زۆر گرنگی بە کەسانی یاسایی داوە بۆم خولەی پەرلەمان کاندیدی کردوون. باەکسەر ئەو پرسیارە بکەم ئەگەر مادەی 140 لەم خولەی داهات و جێبەجێ نەبێت چیر و دەدات؟ بەڵێ، بە ناوی خوای گەورە و میهرەبان، من وەکو پارێزەر خەلیل خۆشناو کە کاندیدم بە ژمارە 10 لە سەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر، وەک کەسێکی شارەزا لە یاسا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا سەبارەت بە مادەی 140 کە لە دەستوری عێراقدا هاتووە تایبەتە بە ناوچە جێناکۆکەکان و لە دەستوری عێراقدا تەسبیت کراوە و کۆمەڵێک ڕێککار دیاری کرابوون بۆ ئەوەی جێبەجێ بکرێن و تەطبیع و ئیحسا و ئیستیفتا بکرێت بۆ گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان. کاتێکی دیاریکراو هەبوو لەو مادەیەدا کە تاکو ساڵی 2007 بێت، بەڵام چەندین ئالنگاری بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە دروست کرا. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو مادەیە تاکو ئێستاش وەکو مادەیەکی دەستوری ماوە و ئیلغا نەبۆتەوە و هەروەها بەپێی ئەو بڕیارێکەوە لە مەحکەمەی ئیتیحادی عولیاش دەرچوو بڕیاری لەسەر ئەوەدا کە ئەو مادەیە مادەیەکی قائیمە، بە هیچ شێوەیەک سازش لەسەر ئەو مادەیە ناکرێت وەرتەنها ئەوەی کە پەیوەستە بکاتەوە ڕێککارەکانن نەک مەزموونی مادەکە. بۆیە دێمەولات ئەمجارە پرسیارەکەوێ شەڕی بەهێستر و گوڕ و تینتر دەکرن، بەڵام دواتر دێمەولات. دکتۆر دلاوەر جەنابەت کاندیدی لە سنووری بازنەی هەولێر، بەڵام لە دەڤەری باڵەکایەتی. پرسیارەکەوێ دەڤەری باڵەکایەتی بۆ پارتی مانای چییە؟ زۆر سپاس. من دکتۆر دلاوەر کاندیدی ژمارە 12 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر. باڵەکایەتی پێگە و سنگێکی زۆر بەهێزی هەیە لە هەرێمی کوردستان. باڵەکایەتی ئەو شوێنەیە کە پەناگەی پێشمەرگە قارەمانەکان بووە. باڵەکایەتی ئەو شوێنەیە کە لانکەی شۆڕشی ئەیلۆلی مەزن بووە، هەروەها شۆڕشی گوڵانیش. هەموو کوردستان لە خزمەتی پێشمەرگە و لە خزمەتی شۆڕش و لە خزمەتی بەرخودان بووە، بەڵام ڕەنگە ناوچەی باڵەکایەتی هەندێک جیاوازتر بێت لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەو جیاوازیانە یەکێک لە جیاوازەکان ئەوەیە خەڵکی باڵەکایەتی بە شوان و گاوانی، بە چەکداری، بە ئافرەت و ژنەکانی، بە گەنج و لاوانی، بە هەموو ئەو ئەدیب و نووسەر و مامۆستا و مامۆستایانی ئاینیشەوە هەمویان خزمەتکارێکی سەرسەختانی شۆڕشی ئەیلۆلی مەزن بوون. جا قیادەی کوردستان لە باڵەکایەتی ژیاوە، قیادەی کوردی لەوێندەر بووە. جەنابی کاک مەسرۆر بارزانی لە دیلمان لەدایک بووە، جەنابی کاک سیداد بارزانی لە دیلمان لەدایک بووە، جەنابی کاک نێچیروان بارزانی لە حاجۆمەرانی باڵەکایەتی لەدایک بووە، جەنابی سەرۆک بارزانی بۆ ماوەی 10 ساڵ لە گەڵاڵی باڵەکایەتی بووە. بارزانی نەمر، بەڵێ بارزانی نەمر خودی خۆی بست بە بست و دێبەدەی باڵەکایەتی هەمووی گەڕاوە. ئەوان ئەو ڕۆژ بە سوپاسەوەەکانیشی باز دەکات. بەڵێ دەست خۆش با بچینە لای دکتۆرمەدی دێم وڵاتان دەمێ زۆر بە ئەوەی بتوانم بە شێوەشی دادپەروەری کاتام دەمێت. دکتۆر جەنابەت دەڵێن ئەزمونێکی باش تێ لە زانکۆی سۆران مامۆستا بووی. با بپرسم
دەڵێن کاریگەریشی زۆرە بۆ لەسەر گەنجان لەم سنوورە چۆن قەنەعات بە من دێنی وەلەوە من گەنج نیم با بڵێن گەنجەکان زیاتر ئەوانەی گەنجن چۆن قەنەعاتیان پێدێنی دەنگت پێدەن یان بۆ دەنگت پێدەن بەێ لە دەستپێکێ زۆر سپاس سڵاولتە و لە بینەرێت کوردستان 24 و جەماعەتێ زۆر خوشحالم ئەوڕۆک و ئەس یە لێرەت خزمەتە ئەوەی بەڕێزدا ڕاستی پرسیارێکە زۆر گرنگە و زۆر جۆرەش پرسیارە متکەن بێژن بوش دەنگی بدەینەتە نەدەینە کەسێکی تر یەکەم من دکتۆرای هەی زۆرە دکتۆرای هەی بەس دکتۆرا من دکتۆرا هەی دکتۆرامش علوم سیاسیە زۆر کەسی هەیە دکتۆرای علوم سیاسیە بەڵام بە دکتۆرا هەیە علوم سیاسیە و کادرم 25 ساڵە کادر بوومە ئەندام ناوچە بوومە مەسئولێخرا بوومە ئەندامی یەکێتی مامۆستایان بوومە بەێ دکتۆرامە سیاسەمە کادر بوومە خەریجە شەریعەمە خەریجە شەریعە زۆر پێویستە بوو بەغدا بیتن چونکە خەریجە شەریعەمە پێویستە تبزانت شیعە چییە سنەت چییە نوکە حەسکێ دەبووتە بێژم بەحسێ ئیمام عەلی کەمخول وەختێ استیشادەوەی حتا ئەگە بێ خەلیفە حتا استیشاد دیڕە یادی تر ئەوەش زۆر مهمە ئەز البەغداژی بحکومەوەی چەندێ من البەغدا خواندم طبعا من كلية شريعة من البغدا خلاص كده وجازل قال عرب وجي ازل قال وان رابي ورينشت وكلتور وثقافات وان خير من الظاني يعني او بلي حتى فرق بينهم مرجعيه اماميه دوانزديه حتى لا فرق بينهم مرجعيه نجف تشيا ومرجعيه قم تشيا وصراع بين هردو تشيا يعني هو خر دبيته هاو كار مبيتن كاشيم كاركي باش ليره بكمو خدمتك باش قال اجتماع بازي بارتي بازوني بكم بەڕێستان پسپۆرێتەکەتان پێما بێ زمانی عەرەبیە ئەمە زۆر جار گلەیەوەمان کردووە کاتێک خەڵکێک دەچێتە بەغدا نوێنەرایەتی کوردەکە گلەی هەبوو لە خولەکانی ڕابردوو بە هەموو لایەنە سیاسەکانەوە وەکو پێویست ئەوانەی لەوێ نوێنەرایەتیان کردو بە تایبەت لە ناو پەرلەمان عەرەبیان باش نەبووە چەندە گرنگە کاندید ئەم جارە کە دەچێتە بەغدا بە تایبەتی لە کاتی داڕشتنی یاسا لە کاتی دەنگدان بۆ یاساکان زمانە عەرەبیەکەی پێرفێکت بێ لەسەر بابەتێک کە قسە بکەین کاکسێن گومانی تێدانە پسپۆری زمانی عەرەبی مەبەستمان خودی ئەو پێناسە سادەیە نیە کە قسەی پێ بکەین بەڵکو مەبەستمان پێ زمانی نووسینەوەی دەستورە زمانی قەوانینە و زمانی فکریشە پسپۆری وردی من وشە سازیە ئەوەی کە پێڵێن مۆرفۆلۆژی یان لە زمانی عەربی پێڵێن سەرف ڕەنگە من لە هەر تاکێکی دیکە لە هەر کەسێکی دیکە لە هەر کاندیدێک کە زیاتر لەوە تێبگەم کە چەندە ئەتوانی یاری بە وشە بکەی لە ناو یاسایەک لە یاساکان بەڵێ بە حرکات شت ئەگۆڕێ بەڵام دیسانیش تەوزیفی وشەیەک لە سیاقێکی دیاری کراودا ڕەنگە خلافێک هەڵبگری جا خلافێک لە بینی من و جەنابەت ڕووبدا دیارەکە چەیەک لا یەکاتەوە لە حاڵەتی خلاف لە بینی من و تو لە ساڵحی مانیە جا لەبەرەوە زۆر گرنگە کەسانی پسپۆر لە بواری زمانەوانی لە ناو کوتلەی پەرلەمانی لە ناو پێکاتە لە ناو ئەو نخبەی کە کورد لەوەیە تەمسیلەکە وجودیان هەبی جا بەڕاستی زمانی عەرەبی یەکێک لەو زمانانەیە کە زۆر دەوڵەمەندە و ئێمە لەوێ ئەبێ ئەوەندە ورد بین مەجای ئەوە نەدەین وشەیەک بخرێتە ناو سیاقێکی دیاریکراو کە دومانە زیاتر هەڵبگەێت ئەو یەکێک لە خاڵەکانە یەکێک لە خاڵ وڵات دواتر پرسیاریت کەمان دەبێت سەرۆختی بانگەشێ دەچی بە خەڵک دەڵێ دەنگمان پێ بدەن بەڵێ پرسیارەکەی منەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ کابینەی نوێم بەڵێ دەنجی ئەوەی زوڵال کردووە لە ناو خەڵک بتوانن یعنی ناڵێم بێ منەتانە دایما منەتان بە دەنگدەر و بە هاوڵاتی و ئەندام و کادری خۆتان هەیە بەڵام دەتوانن دەنگتان زوڵال بێ کاکە دەنگمان پێ بدەن وامان کردو واژ دەکەین بەڵێ بەتاکی دەی چ دەڵێن ئەمن لە میانەیە و سەردانانەی کە بۆ ناو خەڵکم کردووە و سەردانی ماڵ بە ماڵ بە تەئکید کە داوای دەنگم لێ کردوونە پشت ئەستور بوومە بەو پرۆژانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیەدا زۆر بە خێرایی و بەربڵاوی پرۆژەکانی بە تایبەتی دابینکردنی ئاو لە شاری هەولێر یەکێک بۆ لەو پرۆژانێک کە ئەمن کە سەردانی ماڵانم کردووە کە پێشتر گرفتیان هەبووە هەندێک لایەن ئەگەر بە تەنکەرێک ئاو سەردانیان کردوونە و مەچینەی ئەعلامیان بۆ خزبوونە کار منەتیشیان بە سەرداکردن بەڵێ ئەمن کە سەردانم کردوونە بە دەنجێکی زوڵاڵەوە داوای دەنگم لێ کردوونە و وەڵامێکی زۆر ئیجابیان هەبووە کەەوە ئەو گرفتە گەورەی کە هەبوو بۆیان چارەسەر کراوە و هەروەها کێشەی کارەبا کە گرفتێکی گەورە بوو حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی و لە سەرانسەری ناوچەکان پرۆژەی کارەبای 24 سەعاتی خستۆتە گەڕ
بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەوە شتێکی ترە لە سیمایەکانی پێشکەوتنی ئەم وڵاتە و هەروەها دروستکردنی 100 کیلۆمەتر لە ڕێگاوبان بەرزەپێرد ئۆڤەرپاس ئەندەرپاس و چەندین شوێنی ترکەوانۆژەند کراوەتەوە ئەوانە سیمای شارستانیەتە شەوانە هەم بۆ دەستکەوتی پارتی ئەزان دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە توا ببرە حکوومەتێرم لایانی دیکەش تێدایە بەڵام بۆ بەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور جێگەری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بۆیان بە شانازیەوە و بە زۆر یەقینیشەوە ئەڵێم ئەو شوێنانێک کە سەردانم کردووە نەک تەنها خەڵکی پارتی خەڵکی تریش لەلایەنەکانی تر تەسەوەڕ کە خەڵک هەبووە کاندید بووە لە سەرلیستی حزبێکی تر لە ڕابردوودا توێتی دەنگ ئەدەم بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی بەڵێنەکانی کردوتە کردار و شایستەی ئەوەیە کە حکومی لە دەست بێت و ئیدارە بکات دەستخۆش با دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەدەن لەسەر پرۆژەی ڕووناچی گتە ڤیددیوەیەکە پێمان خۆش هەموو لایەک ببینین لەگەڵ بینەرانمان یاوەربین باز لە پرۆژەی ڕووناچی دەکەن لەلایەن میدیا عەرەبی و بەتایبەتی عێراقیەکان کەرم کەن. مشروع روناكي مشروع روناكي مشروع روناكي مشروع روناكي مشروع روناكي مشروع روناكي ب 2023 العراق أقر موازنة لمدة 3 سنوات تقريبا من 2023 إلى 2025 بمعدل 153 مليار دولار سنويا. بموجب حصة الإقليم اللي هي المفروض 12.67% من الموازنة بعد المصاريف السيادية، يفترض أن يحصل إقليم كردستان على ما يقارب 14 مليار دولار سنويا، مع أنه فعليا ما يحصل هذا الرقم. اللافت أنه بغداد تخصص في كل عام 13.5 مليار دولار لوزارة الكهرباء وحدها. رغم هذا الرقم الضخم يعيش العراق اليوم في ظل ظلام دامس وانقطاع شبه تام للكهرباء بظل هاي الحرارة اللي تجاوز 50 درجة. بالمقابل إقليم كردستان كله هو ومؤسساته ومحافظاته يدار بميزانية قريبة من حجم موازنة وزارة الكهرباء وحدها وبأرقام أقل بكثير مما يهدر في بغداد. قدر عبر مشروع روناكي أن يأمن كهرباء مستمرة على مدار الساعة لجميع المواطنين والشركات والمصانع. أعتقد القصة واضحة، المسألة مو بس مسألة فلوس، المسألة إدارة، رؤية ومشاريع وطنية عملية تخدم مصالح الشعب. ولهذا شكرا لحكومة إقليم كردستان على مشروع روناكي، خطوة عملية يستحقها المواطن بصراحة. وتحياتي. جمالي بو گەیشۆتە ئاستێک میدیای عێراقی و هاوڵاتیانی عێراقی چاویان لەوەیە ئەزمموی حکومرانی هەرێمی کوردستان بگوازێتەوە بەوان بەتایبەتی لە بواری کارەبا. والله ئەم بێژی نەوان ئەوە عەرەب و کوردنەوە عربة وبيجيت الشمس ما يتغطى بالغربال يعني تنشي شوي روجيب بيجينجي بقرة هواي بيا واقع وعراقي صدوا 26 مليار دولار صرف كده بس بو كهربائي بلام نشأ حتانو كه وی كهربائي وكو بيويس دابين بكتن بلام حكومته هرمي بشياب وان امكانيات خو وللعلم 2014 حتانو كه 1 دينار نهاتيه وەک بۆ جەبوو کوردستانی بێنە قاقای موچە وەرگرانی هەرێمی کوردستان بەێ ئەو جا جەنابێ برا گەورە و حکوومەتەوەی شیا کەهرەبا 24 ساعتی بۆ کوردستانی دابین بکەتن و جا خەلکێکی چاو وێ چەندێ نارابن و دێچن زۆر زۆر بەداخەوە جاش و خۆفروشên me یعنی حد گەشتەوێ چەندێ چی شکوێتێ لێ بکەتن مە کەهرەبا 24 ساعتی یعنی تێ چ شکوێتێکی وڵا حکوومەتی کەهرەبا 24 ساعتی یعنی نکتەیە ڕاستی نکتەیە وجا ئەوانە هەروەتکەن ڕاستی وان خەلکێکی دیترزی و وەت و خەلکێ تێگەهاندە و ئەو بەرەو پێشچوونات کوردستانە داهای ئەو بەرە پێشچوونە خێر العراق كردستان خريات دزيتن و نفتا بصرة و جماوري خواتوي تيجهاند و خريتن جارك من قوتا كابريك يا زيال أبيسيار بمؤتمرك بين البغداد البصرة قلت مسعود بارزاني هذا قلت كلش خطر
مو قلت بوش خطر، قلت هذا ما يعترف بينا، قلت اعترافي بمنوكت، مو قلت بوش، قلت ابي وخر نفتو بصرو يدبنو تشيك المانو كانوا تش استفاده ناجين نمو، مو قلت سيدا وتا تشتكي بيجم، قلت مو قلت جند اویت هنگو بر پست هنگو گندالن دزن چوب و آبادانی کردستان نارابید و جاید ویژن هنگو هوکرا هوکرا مگوت تزانه باشترین حالت 15 ساده هنگوی دایمه بس وان یول هنگو کره هنگی نا بیجنه کانه او 85 هنگی بیجنه کانه او 15 ساده باشا یوسف کلابوی رو جید بیجیتن ید بیجیتن او تریلیونا ام دینا حکومتا هرمه اگر ام بخوب کار بینین ام ده هنده پروژه دست بکن هنده پروژه متلکه دست بکن باشد نو بیجه کانه او 119 تریلیونه دی إلا بحسابه تريليونات كي وجا أو واتو خلقي خطيت جهينن چونك وان چه بيچين آبيد چونك أو جاندالن چونك فشلا إيناي خاصا تايبت شيعة فشلا إيناي بحكمرانية خو العراقي وجا همتشتا يولد كان والخلقيت كان كاد بيجن والله كردستاني خرتشت برو خرتشت يدزنو دست خوش بابچين لاي ميواناني قدر قران ديارة برشاريان هيا يواش بجدارن كرمكا سڵاوتان لێبێ بەخێراتنی تەواوی بەخێر بێ کاندیدە بە ڕێزەکان دەکەم هیوای سەرکەوتنیان لۆ دەخوازم بێگومان پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە خەڵک ئازادە ممارەسەی ئایدیا و بیرکردنەوەکانی خۆی بکە بەڵام دەبی ئاگداربی دەنگ بە چ کیانێک دەدا دەبی ئاگداربی دەنگ بە چ کاندیدێک دەدا چونکە ئەو کاندیدە بە ڕێزانێک کە دەستنە بەغدا دەبنە پارێزەری خاچی کوردستان و ئاڵای کوردستان و بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان هەر بۆیە داوا دەکەم دەنگ بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بدەن لیستی جەنابی بازانی بۆ داوا دەکەی ئیلا ئەو لیستە بێ خۆی دیارە تیرەکان ڕووی لە چێە تیرەکان ڕووی لە جەنابی سەرۆک و پارتی دیموکراتی کوردستانە چونکە هەر ئەوە لە ساعەکەی خاچی کوردستان نافرۆشێ دەست خۆش فەرمو قوربان هەر زۆر سپاس دەستان خۆش بیت بە خێراتنی کاندیدانی بەڕێزی شەکەین پرسیارەکەی جەناب لە کاکخەلیل و ئەوەی ئێستا گوتی بۆ دەنگ بدەن بە لیستی 275 ئەمن لەوەوەی دەست پێکەم بۆ لیست دەنگ بدەن لەوانە ئێمە لەو حیزبە سیاسیانە بە پارتیشەوە کورتی بێ سپاس گوزارم لەوانەیە لەو حیزبە سیاسیانە بە پارتیشەوەمە بڕوای هەندێک ئەعلامی نەکەین بەڵام ئێمە بڕوا لە دوژمنانی کورد دەکەین کە حیزبی ڕاستەقینەیە بۆ بەرژەوەندی ملەتی کورد دیفاعکەتن و لەبەر ئەوەی ئەوانەی کە دژمنی کوردن ئەوان بخۆ لەسەر تەلەڤیزیونەکان دەڵێن فلان حیزب و فلان حیزب لە کوردستان هاوکارمانن جگە لە فلان حیزبە بۆیە پێویستە دەنگ بدرێت بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بۆی کوردستان هەر ئەوها ئێستا و سەرروکی حکوومەتەوە چەند ڕۆژە پرۆژە دەکەتا ئاوەدان بیت و پارێزراویش بیتن دەست خۆش دەست خۆش ئەو خاتونەشخوا ئەو خاتونەش بە سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئەم بەڕنامەیە من داواکاریکەم لە دکتۆر مەهدی هەیە ئەگەر هاتوو سەرکەوتوو بوو بۆ خۆلی پەرلەمانی عێراق داواکارم کە هەموو دانیشتێکدا بەم شێوازە بە جلوبەرگی کوردیەوە بەشدار بێت بۆ ئەوەی هەموو خەڵک بزانە کە هیچ کەس ناتوانێتن بارزیانیەکان خلاص بکاتن زۆر سپاس یەک خاتونی کەش ئەو خاتونەش لە دوا وەردەگرم ئەو کاتتان باش خانە بەڵێ بەڵێ چۆنی سپاسان دەکەم والله لە دوورۆ نەمناسی چۆنی باشی بەخێر زۆر بەخێر بن بۆ سەران کەرەمکە ئێمە خۆشحاڵین کاتێک دەبینین پێشمەرگەکانی جەنابی سەرۆک لێرانە بەر لەوەی بڵین بە خەڵک دەنگ بدەن بە لیستی ژمارە 275 ئێمە سەربەرزین بەو قسەی کە بیلاری حەبەشی دەڵێ حاکمێکی عادلی ناموسڵمان باشترە لە حاکمێک کە نەعادل بێت لە ئەسڵا موسڵمان بێت ئێمە شانازی دەکەین پێشمەرگەکانی جەنابی سەرۆک هەم لە ئەسڵی ئیسلامیە ئاین پەرستی خۆیان باشە و لە هەمان کاتیشە حەزیان لە دادپەروەری هەیە بەڕاستی من پرسیارەکەی من بۆ جەنابی دکتۆرە دەمانەوێت بزانین ئەو بابەتە یاسایانەی کە لە سەردەمی جەنابی سەرۆک کە خۆی حزوری هەبووە هەمووی پەیوەستە بە پێشمەرگە بێت لە بەغا بۆ پێشمەرگە جێبەجێ بکرێت لە ئێستادا هەموو شتێک دەکەن بەس احتراف بە پێشمەرگە ناکەن کە شتێکی زۆر وازەحە دەمانەوێت بزانین چی دەکەن بۆ ئەمە سوپاسیان دەکەین و لێرەشەوە دەڵێن دەنگ بە لیستی ژمارە 275 بدەن چونکە لیستێکە هەرگیز دەستبەرداری مافیگەلی کوردستان نابێتەوە بەبێ جیاوازی ئاینی سپاس دکتۆر جوابیدەوە زۆر سپاس کە تایبەتە وەستە بە پێشمەرگە سەبارەت بە پێشمەرگە طبعاً لە خولی ئەم جارەکە خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا یاسای نوێی
قانونی موازنە ئەخرێتە بەرنامەی کارەوە چکە ئەو یاسایی کە بۆ ساڵەکانی 2023 24 25 بوو کۆتایی دێت بۆیە ئێمە وەکو لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان شەڕی جدی لەسەرەوەکەین کە مستحقاتی پێشمەرگەوە لەگەڵ چین و توێژەکانی ترکە موچە خۆرن شەڕی جدی لەسەر ئەەکەین من وەکو خۆم کە کوڕە پێشمەرگەم شانازی پێوە ئەەکەم و پێشمەرگە پیرۆستترین ناوە کە جەنابی سەرۆک چەندین جار ئاماژەی پێکردو ئەڵێ بەرزترین ناو بەرزترین پلە لە لای من پێشمەرگەیە بۆیە بەڵێنتان پێدەین کەوا وەکو کوڕە پێشمەرگەیەک وەکو نوێنەرێک لەوێ شەڕی جدی لەسەر مستحقاتی پێشمەرگە بکەین. دەستخۆش دکتۆر واللهی ئەم پرسیارەشی گرنگم هەیە بەس کۆمنتەکەت بەخێرایی ئیزافەیەکی بچووک هەر بەنسبەتی پێشمەرگە ئەرکێکی ئەخلاقی خۆمانە لەسەرشانمانە کە ئێمە داکۆچی کارێکی سەرسەختی هەموو مافەکانی میلەتی کورد بین بە کۆی گشتی بەڵام لە نێویشیدا هێزەکانی پێشمەرگە و ئەوەی قسەی جەنابی سەرۆک بارزان من بیری خۆم و هاوڵاتیانیش دێنمەوە کە جەنابیانە فەرمووی پێشمەرگە بە بڕیار دروست نەبووە هەتا بە بڕیاریش هەڵبۆشێتەوە کەی کوردستان نەما ئەو کاتش پێشمەرگە نامینێ لەبەرەوە پێشمەرگە ڕەمزی بەرخودان و خۆراگریە جا پێشوی بچمە لای دکتۆر پێم خۆشەوە پرسیار لە جەنابەت بکەم لە دەستوردا هاتووە عێراق فیدراڵە کوردستانیش هەرێمە زۆر جار نازانم چۆن ناوماندێنن دەڵێن باکووری عێراق ئەوە ڕەوایە بڵێ ڕەنگە بە نسبەتی بە کوردی جواب بڵێ ڕەنگە من نسبەتی زۆرێک لە سیاسەکانی ئێستاش کە حاکمە لە عێراقدا ئێستاش پێیان خۆش بی شتێک نەبێنێ بە ناوی هەرێمی کوردستان و لە ماوەی ڕابردوو ئەوە بە منهەج و پرۆگرام ئەوەیان کردووە مەبەستیانە هەرێمی کوردستان نەمێنێت بەڵام هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمیندایە هەرێمی کوردستان لە بارزانانی و باوکەوە بۆ جەنابی سەرۆک بارزانانی ناو دەستێکی ئەمیندایە هەرێمی کوردستان تەنها وەکو هەرێم مامەڵی لەگەڵەکرێ ئەگەنا هەرێمی کوردستان وەکو سیاستکردن هەرێمی کوردستان وەکو هێزەکانی پێشمەرگە هەیە هەرێمی کوردستان وەکو ئەو سیاسەتە حەچیمانی کە قیادەی کوردی ئەیکا وەکو ئەو خۆشەویستەی کە هاوڵاتیان بۆ نیشتیمانەکەی خۆیان هەیە هەرێمی کوردستان پێگەکەی هیچ کەمترنی لە وڵاتێک کە لە قالبی وڵاتدایە لەبەرەوە ئەوانە قسەی بێهودەن ئەوانە قسەی بێهودەن باکووری عێراق بە نسبەتی ئەوانە باکووری عێراق کە چاویان بە گەشتکەوتنەکانی هەرێمی کوردستان هەڵنایە دەستخۆش گەشتمەتە کۆتایی پرۆگرامەکەم بەڵام وەڵامی ئەو خاتونە بدەوە کە پێشنیاری بۆ کردی بەردەوام بەژری کوردی لە پەرلەمانبی دوای ئەوە کە جوابی ئەو خاتونەداوە کۆتا پەیامی خۆشت بگەێنە بەڵام زۆر بە کورتی کەرمکە زۆر سپاس وڵام من وعدێدا ئینشاءالله ئەسکێم جەمەدانی و سۆر سەرێ خودکەم من وعدێدا ئینشاءالله بۆی جەمەدانی بچمە پەرلەمانی عێراقی ئەگەر هەنگ هاوکاریەماکەن و پشتگیریەما بگرن بکەن آخر من داواکاریەکە هەی داواکاریە من ئەبوو جەماوریە ئەس بێژماوان هەگەر هەنگ ئەم دل نەبین ئەو کاندیدانە هەر سێ کاندیدانە هەگەر هەنگوو ئەم دل نەبین خۆ هەنگوو جەنابێ سەرۆکی بدلە کە ئەوێ هەمە ژیانە خۆیا کریە قوربان لە پێناوە کوردستانێ و پاراستنا کوردستانێ و قەزیا کوردە بۆیە داواکاریە من ئەوەیە هەگەر هەنگ دەنگی نەدەنە مەژیک همه دوست و برادر و هوال و لاینگیرت پارتیه بنا سر صندوق دنگ دانه و دنگی تنب دنه جماره 275 چونکو او جماره جناب سروکیه دکتۆر دو همین پیامت لە 20 شرکە بەس زۆر خێرا دوا پەیامم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە ئەو دەستکەوتانەی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان شانازی پێوەکە ئەو دەستکەوتانی گەلی کوردستان بە دەستکەوتی گەورە و مەزن هەژماریانەکە ئەو دەستکەوتانە بە ڕووبارێک لە خوێنی شەهیدان بە دەربەدەری و قوربەسەری بە وێرانکردنی هەزاران گوندی کوردستان بە سووتاندنی دەیان ڕەز و باغ و وێرانکردنی کوردستان ئەم دەستکەوتانە بەدەسهاتوون لەبەرەوە ئەو دەستکەوتانە بۆ ئەوەی پارێزراو بن پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بکەن و متمانە بە کاندیدانی جەنابی سەرۆک بارزانی بکەن. هیوادارم بەڵێ جۆرێک سێرم دەکەی وەکوی غەدرم لێت کردوێ هیوادارم غەدرم لێت نەکردوێت وڵات تعلیقێک دوامین بەڕێزیت وڵا سەبارەت بە بەکارهێنانی دەستەواژەی شیمال العراق پێچەوانەی مادەی 117 دەستوری عراقا کە ئەڵێت ئیقلیمی کوردستان زۆر بە سەراحەت و اعترافی بەوە کردی ئەو دەسەڵاتانێک کە لە هەرێمی کوردستانە
دەسەڵاتێکی دروست و قانونین لە زمنی دەوڵەتێکی ئیتیحادیدا و دوا پەیامیشم ئەوەیە داوا لە تێکڕای دانیشتوانی هەرێمی کوردستان و دەنگدەرانی بە وەفا و ئەمەکدارەکەم کە دەنگ بدەن بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان و لە ڕۆژی 11 بڕژێنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کاروانی ئاوەدانی بەردەوام بێ، بۆ ئەوەی ئاشتی و ئارامی بەردەوام بێت و بۆ ئەوەی سەر و ماڵیان پارێزراو بێت و سوپاسی ویلایەکە بە هیوای سەرکەوتنی کاندیدان سپاس بۆ ئێوەی هێژا کەم شەو لێرە ئامادە بوون، سپاس بۆ بینەرانی هەمیشە قەدرگران یاوەرمان بوون، هەمیشەتان شاد.